لەگەڵ هاتنی وەرزی بەهار و سەوزبوونی دەشت و شاخ مەڕەکان بۆ لە وەرگاکان دەبرێنە دەرەوە هەتا خۆراکی باش بخۆن و شیر و بەرهەمی باشیان هەبێت. مەڕەکان لە دوای تێرکردنیان هێنراونەتەوە بۆ ئەوەی بە برینگەکانی دەستیان خوریەکانیان ببڕنەوە ئەو خوریەی کە لە وەرزی زستاندا مەڕەکانی لە سەرما پاراستووە. هەیە زۆری دەبرین مەڕەکە ناخۆش زۆری دەبرین لێ نازانێت بریندارێکە ئەوە ئێستا بواران دەی بڕێتەوە ماگی سێ و چار ئەو ئەوە وەختیتی لە عەریت دێن بە جەوی دەبڕینەوە سارە یەکجا دەبڕێتەوە بەس ئێستا وەختی مایە ئەوە دابەستیە لە بە هەندی ئێستا ئەوەی دەبڕێنەوە هاوینانیش کاوڕە دابەستی دەبڕینەوە ئێستا مەڕە و بە جەوی دەبڕینەوە بۆ جوانە و هەیە مەڕ ناخۆشە هەیە خۆشە زوو دەبڕێتەوە. ئەو مقەستەی لە دەستێتی پێی دەگوترێت برینگبڕ لە هەندێک ناوچەش پێی دەگوترێت جەوە کە پێویستی بە شارەزای زۆرە بۆ بڕینەوەی خوری مەڕەکان ئەگەر ناڕەنگە لە چەند شوێنێک مەڕەکە بریندار ببێت. وڵای مەڕ بڕینەوە بە جەوبڕ دەبڕتەوە برێن ئەوە بە جەوی دەبڕتەوە ئەو وەختەی سارێ برێن حیوان دەبڕینەوە وەختی خۆی دادێتن دەبڕینەوە ئەخە دەبی ئەو خوریە لێکرێتەوە لە بۆ سارەشکە نامێنێتن معناوە زۆر دەبیتن ئەو خوریە نابیتن هەموو سارێ لە ئەو هات دەبینی لە مانجی چار پازدەی چار ئەوها دەبی ببڕینەوە. سوودی بڕینەوەی خوریەکە بۆ گۆشت و شیرەکەیەتی چونکە لە دوای بڕینەوەی کێشی مەڕەکە زیاد دەبێ و دەشتوانێت بە دوای لەوەڕی باشدا بگەڕێت لە هەمان کاتیشدا شیرەکەی زیاد دەکات. لە کاتی مەڕبڕینەوەدا پێویستە قاچ و دەستی مەڕەکە بەسرابێتەوە و لەبەر تیشکی خۆردانرابێت تاوەکو ئارەق بکاتەوە و برنگبرەکەش باشتر خوریەکە ببڕێت لە ماوەیەکی کەمدا بتوانرێت هەموو خوریەکە لە مەڕەکە جیا بکرێتەوە. ئەلێرکوانە هەبوو برێن ماری مام قادری پێیان دەگۆ قادر پەڕە برێن ئەوانە کەرک و چتویان دەکرد و قاپ و تویان دەکرد و ئەوانیان دەکرد لە ئەوەی لە لوای عەبدەڵا خورینا لە لوای ئیبارخیە ئەوە گوچکۆکە نەبرێن ئەوە دەبڕێتەوە ئەو پێی دەنێن لووە ئەوە دەکرا قاپوت و کەرک و لباد و ئەو شتانە دەکرا. وڵای ناخۆشە زۆر وڵای پس پێدێشی مەڕبڕینەوە ناخۆشە وڵا بە هەسانمانەیە بە هەسانی تیز دەکەینەوە هەسانمانەیە ئارێوەڵ وڵام من دانێ مشینە سی مەڕی دەبڕم بۆ ئەوها دانێک ئەوە دوێنێ ئەو وەختی دەست پێکرد سعات دەبوو دەست پێکرد وا خلاص هەز مەڕە چلو سێ شتێکەوە هایە وڵای بریندارێ بەسکم ئەگە مەڕەکە زۆر ناخۆش بی بریندار دەبی نەبڕێتەوە. لە ساڵانی ڕابردوودا خوری مەڕەکە بە پارەیەکی باش دەفرۆشرا و لە پیشەسازیدا بەکاردات بەڵام لە ئێستادا بەهۆی بەکارنێنانی لە پیشەسازیدا هیچ پارەیەک ناکات و کەسیش سوودی لێ نابینێت ئەو کارگانش داخراون کە پێشتر لە ڕستن و چنیندا خوریەکەیان بەکاردەهێنا. ئەوە ئێستا کە بڵێن ئەو خوریەمانەوە دانایە ئێستا کە ئەوە ناوەندی پشتی ئەوانە دەیبەستین معناها ئەو هەداگەنەی دەکرێتینەوە گرێ دەدەین هەمووی ئەوها دەبەستین جوان سڕ دەکەین و لە جێکی دادەنین ناقنفرێتی ناهۆرەچی هەتا کریار دێتن ئەو دەنەگەر پێ دێت وڵای سنسارە دەفرۆشا بەس ئێستا فڕێی دەدەن
ئێستا کەس ناکرد لیان وڵای هەیە دەیدەن بەخێر دەبن عرب دەبن هەیە دایاندنێ پێشەن دەفرۆشا پێشەن بە قیمەت زۆر وڵای ئێستا سەرزان بووە و ئەوەیە و پێشەن ئەوە دایانکردە لێف و دۆشەک و ئەو شتانە ئێستا خەرێک هەموو دەکڕی. بڕینەوەی مەڕ بۆ هەندێک کەس وەک پیشەی لێ هاتووە با گوندەکاندا دەگەڕێن تاوەکو مەڕی شوانکارەکان ببڕنەوە کە 2 مەڕ بە 3000 دینار دەبڕنەوە ئەگەرچی کارێکی ماند و کەرە. دۆم باشە کەم نییە بەس هەیە هەزار تیش دەبڕتەوە ئاها جوان نابڕتەوە.